دگەل بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسێ لە قەپانزایە پارتی دموکراتی کوردستان لە خانەقین گوتوبێژە پلان و بەرنامە و بانگەشەیە پارتی دموکراتی کوردستان دەکەین لە خانەقین لە دیالە شێوەیەکی گشتی. بەڕێز ئەکبەر بەخێر بێ بۆ کوردستان 24 سەرەتا با بزانین لە خانەقین کەی دەست بە بانگەشەی هەڵبژاردن دەکەن، کەی بە تەواوەتی ئیتر دەچنە ناو خەڵکەوە. پلان و بەرنامەشتان چییە بە شێوەیەکی گشتی لە خانەقین بۆ خەڵک؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ جەنابێت و بۆ کوردستان 24 خۆشەویست بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. ئێمە لە سنووری پارێزگای دیالە بەگشتی و لە خانەقین و جەلەولا و سەعدیە و مەندەلی و شارەبان و قەرەتەپە و جەبارە و قۆرەتوو بە یەک کاندید لە پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەشدارین. کاندیدەگەشمان ئافرەتە، مامۆستای زانکۆیە، مامۆستا نازک ئەحمەد محەممەد کاندیدی ئێمەیە. ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی تر ئێمە لە سنووری پارێزگای دیالە بە یەک کاندیدی ئافرەت بەشدارین لە ناو هاوپەیمانی عەزم و هەدەفیشمان لەما ئەوە یەک بەڕاستی کە ئێمە لە ناو هاوپەیمانی عەزم بتوانین کورسیەک بۆ کورد و بۆ کوردستان و بۆ پارتی دیموکراتی کوردستانیش دەستەبەر بکەین بۆ ئەوەی لە خولی شەشەمی پەرلەمان نوێنەرێکی ڕاستەقینەی خانەقین و جەلەولا و سەعدیە و قەرەتەپە و مەندەلی و شارەبان بێت و بەگشتی نوێنەرێکی ڕاستەقینە بێت لە سنووری پارێزگای دیالە بۆ داکۆکیکردن لە مافە دەستوری و یاسایەکانی میلەتەکەمان و کوردستانی ئازیز و خانەقین بە تایبەتی. باشە کاک ئەکبەر، بۆچی خەڵک دەنگ بدات بە کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان لە هاوپەیمانی عەزم؟ ئەنی بۆچی گرنگە؟ هۆکار چییە؟ گرنگە دەنگ بە کاندیدی ئێمە بدرێت لە سنووری پارێزگای دیالە بۆ ئەوەی کاندیدی ئێمە یەک نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی میلەتەکەمان و خاک و نیشتمانەکەمان بکات، دوو شەڕی دەستور و یاسا لە ناو پەرلەمانی عێراق بکات بۆ فراهەمکردنی خزمەتگەیاندنی زیاتر بە ناوچەکە و بۆ ئەوەی بە دادپەروەرانە و بێبەرجیاوازی خزمەتی گشت دانیشتوانی سنووری پارێزگای دیالە بکەین و بۆ ئەوەی لە ڕێگەی نوێنەرەکەمانەوە لەگەڵ حکوومەتی ئیتحادی کە جێبەجێکارن بتوانێت هەموو ئەو پرۆژانەی کە ئەستحقاقی خانەقین و ناوچەکە بە تایبەت ئەم ناوچانەی کە کوردستانین لە سنووری پارێزگای دیالە و ئستحقاقی خۆیانە کە لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی کارەبا، لە ڕووی ئاو، لە ڕووی ڕێگاوبان، لە ڕووی تەندروستی، لە ڕووی پەروەردە، لە ڕووی دامەزراندن، ئەوەی کە شایانی ملەتەکەی ئێمەیە کە خزمەت بکرێن بە بێفەرق و جیاوازی و بۆ ئەوەشە بەڕاستی جەماوەری ئێمە، جەماوەری سەربەرزی سنووری پارێزگای دیالە بەراوردێک بکەن لە هەولێر لە دهۆک کە دوو پارێزگای گرنگن تەماشای ئاوەدانی و گەشە پێدان و خوشگوزەرانی و چەسباندنی دادپەروەری و چەسباندنی یاسا کە لەوێ یاسا سەروەرە و کەس ناتوانێت تەجاوزی سەرمافێکی یەکێکی تر بکە و لە هەموو ڕوویەکەوە چ لە ڕووی کارەبا، چ لە ڕووی ئاو، چ لە ڕووی خەدەمات ڕێگاوبان، لە ڕووی چەسباندنی یاسا ببینن ئەو پێشکەوتنانەی کە لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان بە هەولێر و بە دهۆ کراوە. ئێمە مەبەسمانە کە لە سلێمانیش، لە گەرمیانیش و لە تەواوی کوردستان دەرفەت بە پارتی دیموکراتی کوردستان بدەن و بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بدەن بە دەنگی خۆیان پشتیوانی کاندیدی ئێمە کاندیدی ئێمە و حزبی ئێمە بکەن بۆ ئەوەی کە حزبی ئێمە و نوێنەرانی ئێمە لە پەرلەمانی عێراق خزمەتکاری ڕاستەقینەی جەماوەری سەربەرزی کوردستان بن و بە تایبەتی تریش خزمەتکاری ئەو جەماوەرە بین کە لە سنووری پارێزگای دیالە سقە و متمانە بە کاندیدی ئێمەدەن. هەروەکو باسم کرد ئێمە لە دیالە جیاواز لە هەموو کوردستان و عێراق کە لە هەموو کوردستان و عێراق پارتی دیموکراتی کوردستان بە لیستی 275 بەشدارە لە هەڵمەتی هەڵبژاردنەکان بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق. ئێمە لە خانەقین و لە پارێزگای دیالە جیاواز
لە لیستی 275 ئێمە لە ناو هاوپەیمانی عەزم کە ژمارەی لیستەکە 241 و بە یەک کاندید کە مامۆستای زانکۆیە نازک ئەحمەد محەممەد کە ژمارەی هەشتا ئێمە لەم پرۆسەیە بەشدارە بین. زۆر باش ئەوە گرنگە کاکەوەری سەربەرزی دەنگدەری سنووری پارێزگای دیالاکەین پشتیوانی کاندیدمان بکەن بۆ ئەوەی لە خزمەتی ئاوەدانکردنەوەی زیاتر و خۆشگوزەرانی زیاتری ئەم جەماوەرە سەربەرزە بێت. زۆر باشە کاکەکبەر ئەمە گرنگە لەوانەیە خەڵکێکی زۆر لە دیالە لە خانەقین لەو شوێنانە لەم ناوچانە پارتی خۆش بوێتن دەنگ بدا بە پارتی دەبێت لێ تێک نەچێتن دەنگ بە لیستی 275 نەداتن ئەنی ئەمە دەبێت بۆ خەڵکشی بکرێتەوە کە کاندیدەکە لەسەر هاوپەیمانێکی ترە بەڵام کاندیدی پارتی دموکراتی کوردستانە. زۆر باشە کاکەکبەر زۆر جار بەرپرسانی پارتی باسەوە دەکەن لە کاتی انتخاباتەکان لە کاتی بانگەشەکان دەڵێن جارێک پارتی تاقی بکەوە بۆ ئەوەی بزانە پارتی چیت بۆ دەکاتن ئەگەر نەیتوانی بکاتن ئەو کاتی بۆتان هەیە پارتی سزا بدەن. ئێوە دەتوانن بە خەڵک بڵێن لە خانەقی لە جەلەولا لە دیالە بە شێوەیەکی گشتی ئەو دەنگانەی هەیە نەک تەنها کوردە عەرەبە تورکمانە لەم ناوچانە هەیە ئەتوانن بە خەڵکەکەی بڵێن تاقیمان بکەنەوە بەڵێنتان پێدەدەین کە ئەوەی ئێوە دەتانەوێتن بۆتان جێبەجێ بکەین ئەوەی لە هەولێر و سلێمانی و لە دهۆک تایبەت هەولێر و دهۆک دەکرێتن دەتوانین ئەگەر دەسەڵاتمان بۆ بگەڕێنەوە یان دەسەڵاتمان بۆ بیدەنێ دەتوانین لە شارەکانیشتان بۆتان بیکەین. زۆر ڕاست و دروستە ئەچیت ئێمە بەڵێن بە جەماوەری سەربەرزی خۆمان و بە دەنگدەرانی سنووری پارێزگای دیالادەین ئەگەر متمانە و سقەیان بەخشی بە کاندیدی ئێمە و کاندیدی ئێمە چۆن ناو پەرلەمان ئێمە ئەو بەڵێنە بە جەماوەری سەربەرزی دانیشتوانی ئەم سنوورە ئەدەین بە کورد و عەرەب و تورکمان بە جیاوازی حزبەکان بە جیاوازی بیرروڕا بە هەموو دانیشتوانی ئەم سنوورانە هەموو ئەو جەماوەرە سەربەرزەی کە لە خانەقینن لە جەلەولان لە سەعدیەن لە حەمرینن لە قەرەتەپەن لە جەبارن لە قۆرەتون لە مەندەلیە و قازانیە و بە لە دروزن لە شارەبانن لە ناو بەعقوبەن لە خاڵسن لە کەنعان و بەهرزن یعنی بەڕاستی سنووری پارێزگای دیالە بەگشتی ئێمە داوا لە گشت دەنگدەرانەکەین ئەم جارە بە متمانە بەخشین بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان کە لە ناو هاوپەیمانی عەزمە دەنگی پێ بدەن پشتیوانی بۆ پشتیوانی لێ بکەن بۆ ئەوەی خزمەتیان بکەین بە کردار بۆ ئەوەی کە لە هەولێر و دوهۆک لە ڕووی خۆشگوزەرانی لە ڕووی ئاودانکردنەوە لە ڕووی گەشەپێدان لە ڕووی چەسپاندنی یاسا و سەروەری یاسا لە ڕووی چەسپاندنی ئەوەی کە کوردستان بۆ بە چەتری کۆکرەوەی هەموو جیاوازی بیرروڕاکان و هەموو ئەوانەی کە لە کورد و لە عەرەب و لە تورکمان و لە ئیسلام و لە مەسیحی و لە خەڵکانی تر هەمیشە هەموو چین و توێژەکانی عێراق کە تووشی ئەوە بوونە کە فشاریان بخرێتە سەر تووشی ئەوە بوونە کە ئەمنیەت و ئاسایش و ژیان و گوزەرانیان بکەوێتە مەترسیوە پەنایان بۆ کوردستانی هێناوە و کوردستانی هەمیشە چەترێکی ئەمان بووە شوێنێکی ئەمان بووە بۆ ئەوەی شەرەف و کەرامەتی هەموو ئەو خەڵکانێک کە پەنایان هێناوە بۆ کوردستان بپارێزێت. ئێمە بەڵێ نەدەین بە جەماوەری خۆمان ئەکید و کە دەنگیشی بەدەستێنا ئەوەی کە لە دهۆک و لە هەولێر ئێمە پێشکەشی جەماوەری سەربەرزی خۆمانمان کردووە بەبێ منەت و واجبی سەرشانمان بووە ئەرک و بەرپرسیارەتیمان بووە لە پارێزگای دیالەش ئێمە پێشکەشی جەماوەر و دانیشتوانی ئەم سنوورەیەکەین وەکو خزمەتکردن و وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان. زۆر باشە کاگەک بەردەست خۆش پارتی هەمیشە خاوەن بەڵێنی خۆی بووە کە بەڵێنێک دەداتن بەڵێنەکەی جێبەجێ دەکاتن بەڵام کاکەکبەر پارتی حزبی یان بشن پارتی ملیۆنیە لە عێراق هەمیشە لەو هەڵبژاتنانەی ڕابردوو هەم لە کوردستان هەمیش لە عێراق یەکەم حزب بووە یەکەم پارت بووە کە زۆرترین دەنگی بەدەستهێنەوە نەک وەکو هاوپەیمانی مەبەستم وەکو حزب کە زۆرترین دەنگی بەدەستهێنەوە لە دوایین هەڵبژارتنیش پارتی دەڵێت من حزبی ملیۆنیم یعنی زیاتر لە ملیۆنێک دەنگی هەبووە. بۆچی لە دیالە دەنگی کورد چەندە دەنگدەری کورد چەندە بۆچی یەک کاندیدی هەیە لەوانەیە ئەمە پرسیاری خەڵک بێتن کە پارتی حزبێکی وها گەورە بێت بۆچی یەک کاندیدی هەیە لەوێ؟ لە سنووری پارێزگای دیالە نزیکەی 1 ملیۆن دەنگدەر هەیە بەڵام زۆر بەداخەوە عەرزی جەنابتان و گشت بینەرانی خۆشەویستی یەکەم
لە پارێزگای دیالە ئێمە دەنگی کورد 100,000 دەنگە و ئەم 100,000 دەنگەش بۆ خۆ دەزانی یعنی خەڵکێک هەیە لە هەڵبژاردن بەشداری ناکە خەڵکێک هەیە محتەم نییە خەڵکێک هەیە بەداخەوە دەنگ بەلایەنێکی ترەدا بە حزابی ترەدا بۆیە بەڕاستی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق کە خولی پێنجەم بوو کورد لە دیالەوە لە خانەقین تەنها یەک کورسی توانی ببات ئەم جارە ئێمە لەگەڵ ئەوە نین کە کورد تەنها یەک کورسی ببا ئێمە لەگەڵ ئەوەین کە نسبەتێک ڕێژەیەکی زیاتر دەنگدەرانی ئێمە دەنگدەرانی کوردی سنووری پارێزگای دیالە لە هەڵبژاردن بەشداری بکەن باشە چەند کاندیدی کورد هەیە کاکەکبەر بە شێوەیەکی گشتی لە دیالە پەرۆشن بۆ کورد بۆ کوردستان چەند کاندیدی کورد دیکەین بە 2 کورسی لە باتیەوەی کورد لە سنووری پارێزگای دیالە 1 کورسی ببا 2 کورسی ببا هەروەکو عەزیز جەنابدەم کرد لە 1 ملیۆن دەنگدەر لە پارێزگای دیالە 100,000 دەنگدەری کورد هەیە وە کوردستانیش بەڕاستی لە دوای ئەم ئەحداسانەی کە ڕوویدا بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر خەڵکێکی زۆری ئێمە ئاوارە بوونە لە خانەخین و لە جەلەورا و لە سعدیە و لە قەرەتەپە و لە مەندەلی خەڵکێکی زۆر ئاوارە بوونە بەداخەوە ئەمڕۆ لە خاکی خۆیان و لە زێری باپیرانی خۆیان نیشتەجێ نین و ئێمە داوایان لەکەین کە بۆ ڕۆژی هەڵبژاردن بگەڕێنەوە بۆ شۆنی خۆیان و لەو شۆنانەی کە پێشتر دانیشتون دەنگیان بدەن و وابکەین کە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان 2 کورسی ببین وەکو ئێوە وەکو پارتی دموکراتی کوردستان لە خانەقین کە ڕۆنت کردەوە باست کرد کە نزیکەی 100,000 دەنگی کورد هەیە بەشێکی لەو کوردانە دەنگ نادەتن بەشێکیشان چوونەتە شارەکانی تر بەهۆی ئەحداسەکانی 16 ئۆکتۆبەر ئێوە وەکو پارتی چیتان کردووە یان چی دەکەن پلانتان چییە بۆ ئەو دەنگدەرەی کە لە هەولێرە یان لە سلێمانیە یان لە کەرکووکە یان لە شوێنێکی ترە کە دوورەدەستە بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدان بێ دەنگ بداتن ئێوە چ پلانێکتاندانەوە دەتوانن ئامادەکاری بۆ ئەو دەنگدەرە بکە لەوانە دەنگدەرێک بیتن وەکو پیوست باری داراییکەی باش نەبێتن باوەی لەو ڕۆژەیە بگەڕێتەوە ئێوە چیتان کردو ئامادەن کە کاراسانی بۆ ئەو دەنگدەرانە بکاتن و بکەن لە ڕۆژی دەنگدان بگەڕێنەوە دەنگی خوان بدەن بە دڵنیاییەوە ئێمە پلانمان هەیە و ئامادەکاریشمان کردووە هەموو ئەو دەنگدەرانەی ئێمە کە ئەمڕۆ بە هەر هۆکارێک کە ئاوارە بوونە و دەربەدەر بوونە لە هەولێردا دانیشن یا لە سلێمانیدا دانیشن یا لە کەلار و کفری و دەربەندیخاندا دانیشن یان ئەوانەمان کە ئاوارە بوونە و دەرچوونە لە بەغداد دانیشن ئێمە بۆ ڕۆژی دەنگدان سەیارەیان بۆ دابینەکەین لەسەر ئەرکی خۆمان لەسەر بەرپرسیارەتی خۆمان و خۆشمان ئامادەی تەواومان هەیە بە لیژنەیان بۆ دروست بکەین چ لە بەغداد چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە گەرمیان ئەوانەی کە حەزەکەن و پێیان خۆشە بێنەوە دەنگ بدەن ئێمە لە ڕووی هاتوچۆ سیاریان بۆ دابینەکەین و کرێی سیارەکانیش هەمووی وەکو پارتی دیموکراتی کوردستان خۆمان لە ئەستۆ ئەگرین و باوکو برا لە خزمەتیان نابین و بەڕێز و احترامەوە لەو شۆنانەی کە ئێستا دانیشتون ئەیانگوازینەوە بۆ ئەوەی کە بێنەوە سنووری خانەقین و مەندەلی و سنووری پارێزگای دیالە یا بێنەوە جەلەولا و قەرەتەپە بێن دەنگانی خۆیان ئازادانە و سەربەستانە بدەن و گرنگیشە بەڕاستی ئەم دەنگدانانە ئەم هەڵبژاردنانە بە نسبەت ملەتی ئێمە بە نسبەتی کوردستان بە نسبەتی کورد چارەنووسازن چونکە حقیقەتێک هەیە ئەگەر کوردستان لە ناو دڵی عێراق لە بەغداد و لە پەرلەمانی عێراق ئەگەر کورسی نەبێت ئەگەر نوێنەری نەبێت ئێمە لەوانەیە لە ئەو کۆبوونەوانەی کە لە پەرلەمان ئەکرێت ئەوەی کە مافی ڕەوایی ئێمەیە لەوانەیە پێشێل بکرێت ئەوەی کە حەقی ئێمە لەوانەیە پێشێل بکرێت بەڵام ئەگەر کورد و کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە ڕابەرایەتی قەزیەی کوردی ئەکات ئەگەر نوێنەری زیاتری هەبێت لە پەرلەمانی عێراق ئەگەر کورسی زیاتری هەبێت مساومە لەسەر حەقی میلەتەکەمان ناکات تەنازل ناکات ئیرادەی خۆی نافرۆشێت بەڕاستی بەرامبەر بە هەموو نەحەقیەک وەکو چیاکانی کوردستان ڕائەوەستێت داکۆکیەکات لە هەموو ئەو مافانەی کە مافی ڕەوای ملەتی ئێمەیە و مافی ڕەوای کوردستانن بۆیە گرنگە کە ئێمە نوێنەری ڕاستەقینەمان لە پەرلەمانی عێراق هەبێت بۆ داکۆکیکردن بۆ دیفاعکردن بۆ پاراستنی دەستکەوتەکانی ئەم میلەتە کە ئێمە قوربانیە دەین لە پێناوی و خوێنە بەخشین لە پێناوی کاک ئەکبەر ئەگەر کۆتا پرسیار ئەوە بێتن بە کورتی وەڵام دەیەوە سپاس دەکەم دوسێ ڕۆژێکە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە لە چوارچوەی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن هیچ پێشلکاریەک لە بەرامبەر ئێوە کراوە وەکو حیزب لە بەرامبەر کاندیدەکانتان کراوە ئەو کاندیدەی کە هەتانە ئایا هیچ پۆستەر و شتیوە لادرایە یان دڕاندرایە
هیچ پێشرکاریە کراوە یان لە کەشێکی ئازادە دەتوانن بانگەشەی خۆتان بەڕێوە بن. دوو ڕۆژە هەڵمەتی هەڵبژاردن هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێی کردووە لە 3 مانگ ئەمڕۆ 4 مانگە 2 ڕۆژە دەستی پێی کردووە پێشێلکاریەکی وا بڵێن کە زەق بێ بەرامبەر بە کاندیدی ئێمە یا وێنەکانی یا فلکسی کاندیدی ئێمە نەکراوە بەڵام لە سۆشیال میدیا لە هەنێ پەیجی بێدایک و باوک هەوڵ ئەدەن کە وێنەی کاندیدی ئێمە بشێوێنن یان ئتهامی ئێمە بکەن بەوەی کە ئێمە لەگەڵ لایەنێکی عێراقی هاوپەیمانێکی عەرەبی ئێمە هاوپەیمانیان کردووە هاوپەیمانیمان کردووە وەکو پارتی دیموکراتی کوردستان و هەدەفی ئێمە ئامانجی ئێمەش لەوەی کە ئێمە لە ناو هاوپەیمانی عەزم بەشدارین لەم پرۆسەیە ئامانجمان ئەوەیە کە کورسیەک ببین و ئەو کورسیە لە بەرەی کوردستان و لە بەرەی کورد ئەبێ و کورسی پارتی دیموکراتی کوردستان ئەبێ و لە خزمەتی خاکی ئێمە و نیشتمانی ئێمە بێ لە خزمەتی نەتەوەی ئێمە بێ بۆیە جارێک بەو ڕادەیە کە پێشێلکاریەک کرابێ و زەق بێ جارێک نەکراوە 2 ڕۆژە هەڵمەتەکە دەستی پێکراوە بەڵام لەم لاو لەولا هەوڵ دەدەن کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و کاندیدی ئێمە بە هەوڵە نەزۆکەکانی خۆیان ناشرین بکەن بەڵام ئێمە باکمان بە کەس نییە و خۆشمان بە منافسی کەس نازانین ئێمە خۆمان بە خزمەتکاری میلەتی کورد و کوردستان نەزانین و بۆ خزمەتکردن و پاراستنی خاکی پیرۆزی کوردستانیش سڵ لە هیچ شتێک ناکەین و ئەوەی کە بەڕاستی بزانین ئەنجامی ئەدەین و بە پشتیوانی خوای گەورە و گشت دڵسۆزان جەماوەری سەربەرزی سنووری پارێزگای دیالە ئومێد دەکەین کە کورسیەک ببین بۆ خزمەتکردنی دانیشتوانی ئەم سنوورە بەبێ فەرق و بەبێ جیاوازی. بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسێ لە قەپانزەیە پارتی دەموکراتی کوردستان لە خانەقین لەگەڵ مەبووی گەلێکی سوپاسین هەر هەبن.